سڵاو لە هەموو کورد ڕاستەوخۆ و وێگان. لە سەرەتایە بزانین وێگان چییە؟ وێگانیە هەمان سەوزەخۆری مطلق، ئەو کەسانن کە بڕیاریان داوە لە ژیانیاندا هیچ گۆشتێ نەخۆن، بۆ نمونە گۆشتی حەیوان، ماسی و مریشک. بێجگە لەوەش بڕیاریان داوە ئەو بەرهەمانەی کە لە حەیواناتەوە دێ ئەوانیش نەخۆن، بۆ نمونە شیر، پەنیر، هەنگوین و ماست. دوای ئەوە کەسانی وێگان لەگەڵ کەسانی سەوزەخۆران فەرقیانەیە. سەوزەخۆران بەس گۆشت ناخۆن، بەس وێگان بێجگە لە گۆشت شیر و پەنیر و ماستیش ناخۆن لەگەڵ هەنگوین. جا دۆستی خۆشەویست، من ئەلان بۆ نمونە خۆم 1 ساڵ سەوزەخۆر بووم و ئەم شەو 1 ساڵەکەم تەواو بووە، بڕیارم داوە بمە وێگان. ئێوە دەتوانن لە سەرەتاوە سەوزەخۆری دەست پێ بکەن کە دوای ماوەیەک ساڵێ بوو 2 ساڵ ئەتوانی بێ وێگان. و من ئەو شتەشم پێشتێکی باش بوو بۆیە کردم بە ویدۆ یەکەم کەسم لە کوردی چاکە بوومەتە وێگان. بەڕاستی شتێکی زۆر باشە. و مەبەستی ئەو وێگانانە چییە؟ مەبەستیانەوەیە کە هیچ حیواناتێک لە دنیاە زەرەری پێ نەگەدرێیان نەکوژرێ، 2 زەرەر بە سروشت نەگەیندرێ، 3 لە ساغی خۆیان. بڕاستی ئەگەر بتێ قەت نەچی بۆ دوکتور وە لە کەسێکی لە ساغ لێ دەرچێ وەقەت حەبوو دەوا بەکارنێنی تکال لە یەکەم بە سەوزەخۆر. باوەڕ کەشتی زۆرێ، زۆر کەسەیە بۆ نموناڵێ گۆژ نەخۆم چییە؟ دۆستی خۆشەویست تۆزێ چاوت بکەوە 1 ملیۆن شتەیە، 1 ملیۆن میوەیە، 1 ملیۆن سەوزە هەیە، شتی زۆرەیە، کتێبیانەیە، تێگەشتی ئێلان شتەکان زۆر بەسیت، نەتوانی بڕۆی سەر گوگڵ سێرچکەی تێگەشتی. هیوادارم ڕۆژێک دابێت لە کوردیشە هەم سەوزەخۆر زۆر بێ هەم وێگانیش، چون بەڕاستی بۆ لە ساغی زۆر باشە. بەڕاستی هەم قودرەتی لەشت دەباتە سەرێ، هەم مێشکی دەچێتە سەرێ، هەم لە ساختری. ئەگەر دەتەوێت کەسێکی لە ساقت لێ دەرچێت تکال لە یەکەم لە سەرەتاوە بە سەوزەخۆر دوایی وێگان. زۆر سپاس بۆ هەموو کەسێک. هیوادارم هەمووتان لە خێر و بەڕەکەت دابن. هەر پرسیارێک شتانەیە من لە خزمەتتانم.